گۆرە بوتیک هەموو تەمەنە حەزی لێیە کوڕ زۆر حەزی لێیە مەخسوسن ئەوانەکە قژیان کورتەوە حەز ئەەکەن تۆزە درێژی بکەنەوە. خاتون لێرە خەریکی چین و چۆن ئەو قژە ئەوەنیتەوە وە چی پێڵێن؟ وڵا ئەمە پرچی ئەفریقیە لە زمانی کوردیە زیاتر پێی ئەڵێن کەزی، لە ئێرانیە پێی ئەڵێن بافتەموو، بەڵام لێرە زیاتر لە سلێمانیە پێی ئەڵێن پرچی ئەفریقی. ئەم پرچە مۆدلگەری زۆری هەیە لە قژی کورتۆ بیگرێت تا قژی درێژ هەموو مۆدلە ئەتوانی پێ بکێ. شوازی قژەکە چۆنە هۆندرێتەوە و چۆن فێر بوویت؟ وڵا من خۆم لە ئێرانە ئیشم ئەکرد، ماوەی 7 ساڵ لە ئێرانم ئیشم ئەکرد، لە تارانە ئیشم ئەکرد. ئیتر حەزم کرد بێن بۆ سلێمانی لێرە ئیشکەمەوە ئەم ئیشە لێرە جێگەکە فێت و خەڵک زۆر بیناسێ، بەڵام ئیسا خەڵک زۆر نایناسێت و ئەسان هەر مۆدلەکانیشی نازانن کە بچەن چەند مۆدلگەرێکی هەیە و چەند جۆر ئەتوانن پرچ بۆی بکەن. کە من پێشتر کە هاتم بۆ ئێرە نەمەزانێ ئەوە خەڵک داوای ئەکات و حەزی لێیە، لەبەرەوە کەس نەبوو هەر لە ئێرەش بیکە. وابزانم یەکەم کەس نیم، چۆن زیاتر ئەو ڕەسپێستەکان ئەیان کرد وەلێ بە ئەم شێوە ئەم مۆدلانە زیاد نایکەن. فێربوونی چۆنە قورس نییە؟ وڵات ئەگەر حەزی لێک علاقت پێ زۆر قورس نییە، ئاسانە. مهم ئەوەیە کە لە لای کیۆ فێربی تۆ کی فێرت کە بە چه شێوەیەک فێربی. من خۆم لە لای کەسێکە فێر بووم لە تارانە کە زۆر جوان فێرمی کرد، خۆشم هەر زوو فێر بووم. پێشوازی خەڵک چۆنە لێرە لەم فیستیڤالەکە بەشداریتان کردووە خەڵک هاتووە کە قژی بۆ بهۆنەوە؟ بەڵێ مناڵ زۆر حەزی لێیە، گۆرە بوتیک هەموو تەمەنە حەزی لێیە کوڕ زۆر حەزی لێیە مەخسوسن ئەوانەکە قژیان کورتەوە حەز ئەەکەن تۆزە درێژی بکەنەوە، زیاتریش حەز ئەەکەن فێر بن. یعنی من داخوازی کە ئەو کەسانە کە حەز ئەەکەن فێر بن زیاتریشیان کوڕە، دەلاکەکان زۆر حەز ئەەکەن فێر بن.